السلام عليكم ورحمة الله وبركاته. أم كاتو مكاتكتان باش فرخوازاني عزيز. لفيديو أمريا أما بكرتي باسی چۆنێتی وڵامدانەوەی نەسی خارجی بکەین کە ئەمە پرسیاری زۆربەی فێرخوازانە کە بەردەوام و پرسیارانەمان لێ یەکەن ئەڵێ مامۆستا چۆن نەسی خارجی جواب دەمەوە. بۆچی ئەم پرسیارە دروستە بێ سەرەتا؟ ئەم پرسیارە لەبەرەوە دروستە بێت چونکە فێرخواز ڕۆژانە نەسێک ئەخوێنێ و دواتر لە وزاری کاتێک تاقیکردنەوە کان نەسێکی تری بەرچاوەکەوێت. ئیتر وە ئەزانێ ئەم نەسە هیچ پەیوەندی بە کتێبەکەەوە نییە، بۆیە ئەمە بیرۆکەیەکی هەڵەیە. ئەو پرسیارانەی کە خوێندوتە ڕۆژانە دڵنیا بە پەیوەندی بەو نەسەوە هەیەکەوەکو نەسێکی خارجی لە وزاری دێتەوە بۆت. باشە منیش بۆ ئەوەی باسی چۆنێتی وڵامدانەوەی نەسی خارجی بکەم ئەم نمونەی ئەم پرسیارم بۆ هێناون. ئەمە پرسیاری وزاری تەمهیدیە، واتە تاقیکردنەوەی بەرایی ئەم ساڵە کە وەکو نمونەیەک هێناومە بۆ ئەوەی فێر ببین کە چۆن نەسی خارجی جواب دێنەوە لەسەر ئەم جۆرە پرسیارە کە ئەمە خۆی پرسیارێکی وزاریە کە میش بە هەمان شێوە نەسێکی خارجی لە سەرەتایەوە هاتوو لە کتێبەکەمانە نییە. باشە پێشەوەی بڕۆمە سەر پرسیارەکە با بێم ئەوەتان بۆ ڕوونکەمەوە کە ئێمە سەرەتا چۆن تەعامل لەگەڵ نەسی خارجی بکەین، واتە چۆن خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو نەسە خارجی کە لە پرسیاری تاقیکردنەوەی وزاری هاتۆتەوە. بۆ نمونە تۆ خوێندکاری تو سەرەتا کە ئەسئیلەی وزاری ئەخەنە پێش چاوت دای ئەنێی سەرەتا چاوت ئەڕاتە سەر نەسەکە ئەبینی کە چەندی ڕەشعریەکە بە تایبەتی لە وزاری چەندی ڕەشعریەکە کە ئەیبینی هەر لە خۆ تۆ ئەترسی و ئازانی ئێستا ئەگەر لی تێنەگەی ئەوەی تر پرسیارەکان گەنج جواب بدەیتۆ خراپ جواب بدەیتۆ ئەگەر تۆزێک قەلق ئەبی لەوێ. بەڵام من لێرە دوو ڕێگات پێ ئەدەم تۆی فێرخواز ئازادی کاملیان هەڵەبژێری. ڕێگای یەکەم ئەوەیە کە نەسەکە بخوێنەرۆ سەرەتا بالێشی تێنەگەی ئەوە لەم مامۆستایی وەرگرا وا نەزانی تەنها تۆی لەم نەسە تێناگەی کاتێ خوێنی تۆ. باشە قەناعەتت هەبێت زۆربەی هەرە زۆری ئەتوانم بڵێم لە 90% ئەو فێرخوازانەی کە تاقیکردنەوەی وزاریەکەن بۆ نمونە ئاوا هەژ دێڕی شعر کە دێتە پێش چاویان دڵنیاتەکەم لە 90% لە هەر هەژدێ ڕەگە بەوردی و بە درشتی لی تێناگەن. بەڵام ئاستەکان ئەگۆڕێ تەڵەبە هەیە بۆ منە لە 150 ئەگا، تەڵەبە هەیە لە 180 ئەگا، تەڵەبە هەیە بۆنە لە 120 ئەگا. بەڵام بڵێ لە 100 لێ تێئەگەم ئەمە بیرۆکەیەکی هەڵەیە لە مێشکی خۆتا ئەو حسابت کردووە گینا هیچ تەڵەبەیەک نییە لە 100 هیچ لەو نەسەت تێنەگا. پاشا ئەمە بیرۆکەیەکی هەڵەیە بۆیە لە مێشکی خۆت بیکەرە دەرەوە وابزانی تۆ هیچ تێناگەی، چونکە ئەگەر هیچ تێنەگەیشتی چۆن داخل بووی، واتە چۆن بەشداری تاقیکردنەوەی وزاریەکە. بۆیە حتمما مستەوایەکت هەیە بەڵام لایانی نەفسیەکەتە ئەوەندە زاڵە بەسەرتەوە ئازانی هیچ نازانیت. بۆیە بێگومان هەر نسبەیەکی لێ ئەزانی، ئەگەر 120 بێ ئەگەر 130 بێ با کەمیش بێ نسبەیەکی لێ ئەزانی. بۆیە نەزانی کە ئەم نەسە کە لە وزاری دێتەوە بزانیت کە بەس تۆی لێ تێناگەی و ئیتر خوێندکارەکانی تر هەمووی لێ تێگا وانە دڵنیا بە ئەوانەی کە ئەبن بە یەکەمەکانی کوردستانیش لە 100% لەو نەسە تێناگەن زۆربەیان اللهم مەگەر چەند تەڵەبەیەکی نەبێت. بۆ چونکە ئەمە پەیوەندی بۆ نییە عەرەبی ئەزانم یا عەرەبی نازانم، نا خۆ ئێستا ئێمە کوردی ئەزانین بەڵام هەنێ شعری کوردی هەیە چەندێک کوردیش بزانین ئاسان نییە لی تێ بگەین. بۆیە ئەو بیرۆکەی لە مێشکی خۆت بکەرە دەرەوە وابزانیت کە ئەبێ لە نەسەکە بە جوانی تێ بگەی ئەنج توانی جوابی پرسیارەکان بدەیتەوە. باشە ئەمە لێرە ئاسوودە بکە تۆ تاکە کەس نیت کە لە نەسەکە بەگشتی تێناگەی. باش دێم نەسەکە ئەخوێنمەوە دێر بە دێر، ئەمە ڕێگای یەکەمە تەمان وتمان ڕێگای یەکەم نەسەکە ئەخوێنمەوە دێر بە دێر با لێشی تێنەگەم، بەڵام ئەگەر هەوڵمدا لە هەر دێڕێک لە 120 تێ بگەم خراپ نییە هیچ نەبێ ئەوەندە بیخوێنەرەوە کە بزانی ناوەڕۆکەکەی باس چیەکە بۆ نە باسی زانستەکە باسی خۆشەویستی نیشتیمانەکە باسی خۆشەویستی ئەکە باسی دایکەکە باسی ژینگە ئەکە هیچ نەبێت جارێ ناونیشانەکەی بدۆزەرەوە کە باسی چیەکات کە ناشی دۆزی تۆ یعنی هیچ نەبێت بە خوێندنەوەی پرسیارەکان این بە خوێندنەوەی شعرەکە چەند جارێک شتێک تێ ئەگەی یعنی ها کلیلێکت دەست ئەکەوێ. ئەگەر نەگەشتم بەوەش هەوڵە دەم دێر بە دێر ئەیخوێنمەوە لە هەر دێڕێکە لە مانای هەر وشەیەک تێگەیشتم خەتێکی لێدەم. يعني ئێستا بۆ نەو بە نمونەیەکتان دەمێن نمونە دێڕی یەکەم ئەڵێ فتعلموا فالعلم مفتاح العلا
باشە ئەمە تەنها نیوەدێری یەکەمم خوێندەوە من هیچ تێنە گریمان تۆ تەڵەبەیەکی هیچ تێ ناگەی کە ئەمە خوێنی تۆ بەڵام هیچ نەبێزانی علم واتە زانست و میفتاحیش واتە کلیل باشە واتە باسی کلیل و زانستەکە یەکسەر تۆ با لە شعرەکەش تێنەگەیشتی لەو دێڕە بە جوانی تێنەگەیشتی بەڵام هیچ دەبێت فکرەیەکت بۆ دێک کە ئەزانی ئەم دێڕە باسی زانستەکە و لە هەموو دنیا قەت بە خراپی باسی زانست نەکراوە بۆیە ڕاستەوخۆ بزانە حتمن باسی سوودی زانستەکە باشە ئەمە بیرۆکەکەیە ئەمە بیرۆکە سەحەکەیە کاتە سەیری نەسێکەکەی باشە ئێستا کە سەیریم نەساکەی بەم شێوازە با لە هەمووی تێنەگەی دێڕەکە بەڵام هەوڵدە بە وشە تێبگەیان ئێستا بۆ نمونە لە ناو دێڕی یەکەم کۆمەڵی وشەی تایە ڕۆژانە خوێندوتە لە کتێبەکەی خۆتە بۆ نمونە وشەی علمت خوێندووە مفتاح واتە کلیل خوێندوتە ها کەلیمەی مفتاحیەمانەیە بۆ نەوشەی بابمانەیە باب واتە دەرگا ئەمە زۆر کەس زانی هەریانی چی وشەی ئەسعادەت هەیە ڕۆژانە خوێندوتە هەر لە قەسیدەی مەسا وشەی سعادە خوێنی سعادە یعنی خۆشی یعنی هیچ نەبێ ئێستا تۆ با تێگەیشتی کە لە دێڕی یەکەم باسی علمەکە ئاسەیکە بە ئاماژەی پێ بکەم ئەمە باسی علمەکە و باسی مفتاحەکە ئەم باسی دەرگاکە و باسی خۆشیەکە یعنی تۆ هیچ نەبێ ئێستا تێگەیشتی کە ئەم دێڕیانە باسی زانستەکە و باسی خۆشیەکە حتمما باسی سوودی زانستەکە من ناڵێ مەبێ 100% لی تێبگەی بەڵام هیچ نەبێت تۆزێک هەر بە تۆزە ئەگەیتە ئەنجامێکی بچووک ئەمە ڕێگای یەکەم نەسەکە بەم جوانیە خوێنی تۆ جاڕۆیتە سەر پرسیارەکان ئەمە ڕێگای یەکەم ڕێگای دووەم هەرکو پێم وتن ئەمە دوو ڕێگات پێدەم تۆ کامیان ئازادی ئەویان هەڵبژێرە ئەو بەوەیان دەست پێ بکە ڕێگای دووەم چیەکەی نەسەکە مەخوێنەرەوە لە سەرەتاوە بۆ ئەوی تووشی ناومێدی نەبی چکە هەندێک تەڵەبە هەیە چیەکەن سەرەتا ڕۆن نەسەکە خوێنەوە کە لی تێناگەن ئیتر ناومێ دەبن یەکسەر بیر لە شەڵ بکاتەوە بیر لەوە کاتۆ کە ئێستا پرسیارەکان هەمووی گرانە و بەخوا لی تێناگە و ئاوا سێرێکی دەوروبەری خۆیەکە ئەڵێ بزانم تەڵەبەکانی ترۆکو من سەر باڵێن زۆر سەر با ئەدەن ئەوانیش بۆ نە پرسیارەکە چکە تەڵەبە زۆر جارگە پرسیارەکانی لا گران بێ هەر بە شێوازی دانیشتنی ئەزانی کە پرسیارەکانی پێگرانە باشە بەڵام وریا بە حەقت بە کەسەوە نەبێ و تەنها تەرکی زلای ئەوە بێ بۆیە چیەکەیت سەرەتا نەسەکە مەخوێنەرەوە وەرە سەر پرسیارەکان پرسیار بە پرسیار جواب دەرەوە هەر پرسیارێک ئەمە وریای بە کاتێک نەس ناخوێنیتەوە بێ ئاگداری شت بی هەر پرسیارێک ئاماژەی بە دەقەگە کرد خەتێکی لێ بدە ئاوا ئاماژەیەکی دیاری بکە و هەڵی بگرە بۆ کۆتایی یعنی ئێستا بۆنە پرسیاری یەک جواب بدەیتەوە دوو جواب بدەیتەوە لە پرسیاری سێم ئەڵێ فی القەسیدە فی القەسیدە یعنی چی یعنی لە ناو قەسیدەکە یا ئەڵێ القەسیدە ئاماژە بە شعرەکەکە کاتی ئاماژەی بە شعرەکە کرد ئەزانم ئەم پرسیارە پەیوەندی بە شعرەکەەوە هەیە منیش جارە شعرەکەم نەخوێندێتەوە چی بکەم خەتێکی لێ دەم هەڵێگرم بۆ کۆتایی بۆ ئەوی دوایی بە ئاسوودەی شعرەکە بخوێنمەوە بۆی هەر لە سەرەتاوە بخوێنەوەی شعرەکە ناومێد نەبم ئەمە ئەم دوو ڕێگا بەڕای من دروستترین دوو ڕێگان بۆ تەڵەبە ئەگەر بێوێ خۆی کۆنتترۆلکە یعنی بێوێ کە تووشی لایەنی نەفسی و ترس نەبێ ئەم دوو ڕێگایەت هەیە کامنیە بە کامنیان ئاسوودەی بەوەیان دەست پێ بکە یا ئەوتان نەسەکە لە سەرەتاوە بخێنەرەوە یا ئەوتان نەسمە خوێنەرەوە بڕۆ سەر پرسیار هەر پرسیارێک گوتی لەسەر نەسەکەیە بیخەرە کۆتایی بۆ ئەوەی ناومێد نەبی باشە ئەمە ئەم دوو ڕێگایە ئێستا من دێم لێرە ئەم نمونەی ئەم پرسیار وزاریە دین حەلی ئەەکەین و چۆن تێبگەین لە نەسە خارجەکە و دوای دێنە سەر پرسیارەکانیش دانە بەدانە باشە من وا بەو شێوازە بۆ چیکارەکەم کە ئەنەما من لێرە کە دانیشتوم تەڵەبەیەکم ئێستا تۆ وەکو تەڵەبە ئەم پرسیارت لە پێش دانراوە و پێت ئەڵێن یەڵا جواب دەرەوە و نەسەکەش نەسێکی خارجیە چی بکەین وتمان دوو ڕێگاتەیە یەکەم جار یەکی لەو ڕێگایانە هەڵبژێری بۆ نمونە من ئێستا ئەگەر تەڵەبە بم گریمان ئەمە تەوان من ناڵێم کاملیان زۆر باشە ئەمەیان پەیوەندی بە مێشکی خۆتەوە هەیە بۆ نمونە من ئەگەر ئێستایەکیان هەڵبژێرم سەرەتا نەسەکە ئەخوێنمەوە دێم سەرەتا نەسەکە ئەخوێنمەوە ئەمەوێت تێبگەم بەس نەسەکە باس چیەکە بۆ نمونە کە باسی علمەکەم بیست و وتمان ئەو سەعادەکە و ئەڵێم ئەمە دیارە باسی زانستەکە و حتمما باسی بەسوودی زانستەکە حتمما لە هیچ شوێ باسی خراپی زانست نەکراوە هەتا کۆتاییەکەی من ئەی خوێنمەوە بەم شێوازە لی تێگەیشتم تۆزێک ئەوە زۆر باشە یعنی هەنگایە باشت ناوە ئەگەر هیچی لێ تێنەگەیشتی ئەوە هیچ نەبێ ئەو شانە دیاریکە کە لی تێگەیشتووی دواتر ئەڕۆیتە سەر پرسیارەکان ئێستا گریمان توی فێرخواز ئەمەد بەم شێوازی کە من باسم کرد خوێندتۆ ئێستا من مامۆستام نەڵێ مامۆستا تۆ خۆت لی تێگەیا شتێ بۆیە واڵی نا من ئێستا ئەڵێم وەکو تەڵەبە تەعاملەکەم کە ئێستا گریمان من تەڵەبەیەکم و ئەمە ئەخوێنمەوە گریمان بەباشی لی تێنەگەیشتم بەڵام ئەزانم وشە باسی چیەکە ئێستا دێم بۆچی دێم بۆ پرسیاری یەکەم لە پرسیاری یەکەمەوە دەست پێ یەکەم جا لێرە پێشەوەی بڕۆمە سەر پرسیاری یەکەم ئەبێ ئەو فکرە لە مێشکم چەسپی بێ کە
کاتێک لە وزاری 40 پرسیارم بۆ دێتەوە مەرج نییە ئەو 40 پرسیارە پەیوەندی بە نەسەکەەوە هەبێ باشە مەرج نییە ئەسڵەن پرسیاری وامان هەیە هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە هیچ ئەو پەڕی چەند پرسیارێک پەیوەندی بە نەسەکەەوە هەیە بۆیە وانەزانی هەرچی پرسیارت جوابداوە ئەبێ بگەڕێتەوە بۆ نەسەکە نەخێر چەند پرسیارێک هەر پرسیارێک ئاماژەی بە نەسەکە کرد ئەوەیانە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە بۆ نمونە هەر پرسیارێک گوتی فی القەسیدە واتە لە ناو قەسیدەکە یاخود هەر پرسیارێک ئاماژەی بە یەکێک لە دێڕەکان کرد ئەوە مەبەستیەوە تا تۆ بگەڕێتەوە بۆ شعرەکە باشە ئێستا با من دەست پێ بکەم و لە پرسیاری یەکەم پرسیاری یەکەم ئەخوێنم وڵێ قال شاعر ئەڵێ إن الرسول لنور يستضاء به مهند من سيوف الله مسلول یەکسەر ئەمەم خوێندووە ڕۆژانە خۆم ئامادە کردووە بە تاقیکردنەوە کە ئەم شعرە ئەبینم ئەزانم ئەم شعرەیەکێک لە شعرەکانی ناو کتێبەکەم کە خوێندوومە ئیتر پێویست ناکە بگەڕێمەوە بۆ نەسەکە ئەمە یە تەعاملکردن لەگەڵ نەسی خارجی پێویست ناکە بگەڕێمەوە بۆ نەسەکە بۆیە دێم جوابی خۆم ئەدەمەوە مە خۆت خوێندووتەوە هیچ پەیوەندی بە نەسە خارجیەکەەوە نییە منیش لەم ڤیدۆیە بۆیە باسی نەسی خارجیەکەم بۆیە سەریع لەسەر ئەو پرسیارانە ئەڕۆم کە پەیوەندی بە نەسەکەەوە نییە ئەمە ئێستا پرسیارێکی وزاریمان لە پێشەوە بۆی بزانین چۆن تەعاملی لەگەڵاکەین ئەڕۆینە سەر سوالی دووەم ئەڵێ تەنتەمی قەسیدەت بانت سوعادون واتە قەسیدەی بانە سوعادون کە هین کەعب بن زوهێرە سەر بە چ جۆرە شعرێکە ئەمیش بە هەمان شێوە هیچ پەیوەندی بە قەسیدەکەەوە نییە ئەڕۆینە سەر سوالی سێەم إحدى القصائد التي غنتها كلثوم ئەڵێ یەکێک لەم قەسیدانەی کە لە هەڵبژاردنەکان هاتووە کلثوم کردوێتی بە گۆرانی هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە هادیتە بەم شێوازەیە ببینە بەم شێوازەیە مەرجنیێت و هەموو پرسیارێک بگەڕێتەوە بۆ نەسەکە ئەمە ئێستا زانیمانە هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە دێم بۆ پرسیاری چوارەم ئەڵێ تەنتەمی هذه القەسیدە کاتێک گوتی هذه القەسیدە ئەوە بزانە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە خەتێکی لێ ئەدەم و هەوڵەدەم جواب دەمەوە دێم بۆ ئەم پرسیار ئەڵێ چی وتمان ئەڵێ ئەم قەسیدەیە سەر بە مەذهەبی واقعیە بۆ سەیریەرەکە زۆر جار تەڵەبە ئەم بیرۆکەی لایە ئەمەوێ ئەم بیرۆکە لە مێشکت بکەمە دەرەوە زۆر جار تەڵەبە وا بیرەکاتەوەڵێ مامۆسا ئەگەر پرسیارەکە پەیوەندی بە نەسەکەەوە هەبوو مادام نەسەکە خارجیەوە پرسیارەکەش خارجیە نا ئەمە غەڵەتە ئێستا تۆ ملاحەظە بکە تێبینی بکە ئەم پرسیارە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە و لە ڕۆژانەش خوێندوتە با نەسەکەش خارجی بێ باشە وەکو چۆن ئەڵێ ئەم نەسە سەر بە مەذهەبی واقعیە سەر بە مەذهەبی واقعیە واقعی چیە واقعیەوەیە کە باسی شتی واقعیەکە و باسی خەیاڵی ناکە طبعاً تۆش بە قوترین بەڵگەت دەستکەوتووە کە ئەم نەسە واقعیە ئەویش چییە لە دێر یەکەم باسی علمی کرد باسی زانستی کرد تۆش ئەزانی کە زانست واقعیە و خەیاڵی نییە باشە هەسێکە بەبینینی وشەیەکە زانی نەسەکە خەیاڵی نییە باشە ئەڵێ مامۆسم باسی علمی کردووە و تاوە مادام باسی علمی کرد کەواتە ڕاستەکە واقعیە بەڵام چۆن بزانم واقعیە بەڵگەم چییە سیکە لە هەڵبژاردنەکان سێ هەڵبژاردننی داوە ئەم سێ هەڵبژاردنە لە تایبەتمەندەکانی مەذهەبی واقعیە کە لە وەحدەی دووەما خۆت خوێندوتە کەواتە ئەم پرسیارە چۆن بۆ شعرەکانی ناو کتێبەکەت هەمان وڵامی هەبووە بۆ ئەم شعرەش هەمان وڵامی هەیە با نەسەکەش خارجی بێ باشە ئەمە ئێستا پرسیاری چوارەم پەیوەندی بە نەسەکەەوە هەبوو دێنە سەر پرسیاری پێنجەم ئەڵێ مرادف کەلیمەت الهەلاک في البيت الخامس کاتێک ئەڵێ في البيت الخامس یعنی چی يعني نابێ پشتگوێ بخەم ئەمە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە کەواتە ئەم پرسیارش بە هەمان شێوە پەیوەندی بە نەسەوە هەیە کاتێک ئەڵێ في البيت الخامس ئەمە بەیتی پێنجەمە وشەی هەلاک هاتووە ئەڵێ هەلاک مرادفەکەی چییە باوکم ئەو شانەی کە داوای مرادفەکە یا داوای دژەکەیەکە زۆر جار وشەکان گران نین لە ئاستی تۆی تەڵەبایە یا وشەکەت ڕۆژانە لە ناو کتێبەکەت خوێندووە ئێستا وشەی هەلاک یعنی بە هیلاکا چوو یعنی لە ناو چوو باشە یعنی لە ناو چوو ئەڵێ وشەیەکم بترم بۆ هەڵبژێرە ناو هەڵبژاردنەکان کە ماناکەی هەر وەکو لە ناوچوونەکە بێ طبعاً تۆ وڵامی ڕاستەکەمان ئەلمەوتە باشە ئەلمەوت بڕواناکەم هیچ تەڵەبەیەک نەزانێت ئەلمەوت یعنی چی باشە و وشەی هەلاکیش لە ناو کتێبەکەمانە هەیە لە ناو کتێبی عەرەبیە وشەی هەلاک هەیە هەلاک واتە لە ناوچوون ئەمە پرسیارێکە ئەڵێت وشەی حەقل چۆن ئەرابەکەی وشەی حەقل چۆن ئەرابەکەی طبعاً ئەمە پەیوەندی بە ئسم مەفعولۆ هەیە مادام پەیوەندی بە ئسم مەفعولۆ هەیە و وشەکەی پێداوم ئەمە خۆم خوێندومە هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە کەواتە پرسیاری شەشەمە هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە بەپێی زانیاری و خوێندنی خۆم ڕۆژانە جوابی ئەدەمەوە ئەڕۆینە سەر پرسیاری حوتەم ئەڵێ لەو قلنا الخير أن تتعلموا وإلا تندموا ئەڵێ ئیلا لێرە سوودی چییە طبعاً تۆڵی شەرتە ئەمە خوێندوتە لە وەحدەی دووەمە هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە ئەمە پرسیاری حوتەم پرسیاری هەشتم بە هەمان شێوە هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە و یامیش بە هەمان شێوە وشەی عەدمانەیە کە سیفەی مشەبەهەیە و ئەمە ڕۆژانە خۆت خوێندوتە لێرە پرسیاری نۆیەم
پرسیاری نوێم ئەڵێ من النص کاتێک گوتی من النص ئەوتی في القصيدة ئەمە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە. سێری ئەم پرسیارە بکە ئێستا ئەڵێ ئەجد الخطاب المباشر ئەڵێ خطابی مباشر لە یەکێک لەم دێڕانە ئەدۆزمەوە. ئەم دێڕانەی کە لێرە وەکو هەڵبژاردن داوێتی هەمویان پەیوەندیان بە قەسیدەکەەوە هەیە کەواتە ئێستا ئەم پرسیارە بێ بگەڕێمەوە بە قەسیدەکە. باشە ئایا ئەم پرسیارە بێتە خارجی؟ نابێتە خارجی. هەرکوتم مەرج نییە هەرچی پەیوەندی بە نەسی بە نەسەکەەوە هەبوو وابزانی خارجیە. باشە ئێستا سەیری ئەم پرسیاری نوێمەکە ئەم چوار نمونە سەر بە قەسیدەکەیە لێرە نووسیوێتی ئەڵێ کامنیان خطاب مباشرە. ئێ باوکم ئەمە نابێتە نەسێکی خارجی بۆ چونکە تۆ ڕۆژانە خطابت خوێندووە لە یەکێک لە وەحدەکانە خوێندوتە کە خطابمان هەیە پێوترێ خطاب مباشر و خطابمان هەیە پێوترێ خطاب غێر مباشر و ئەبێ خوێندت بێ و خۆتت بۆ ئامادە کردی بێت. طبعاً من لە ڤیدیۆکانی یوتیوبە زۆر بە جوانیش باسم کردووە هەر کەسێک بزانێت کە ئەمە واتای چییە. ئەڵێ لە کام لەم دێڕانە خطاب مباشرمانەیە. طبعاً لەکوێ هەمانە لە هەڵبژاردننی یەکەم هەمانە چونکە ئەمرە و ئەمریش دایمە خطابی مباشرە. باشە نمونونەکان سەر بە قەسیدەکەیە بەڵام نابێتە نمونەی خارجی چونکە من بابەتی خطاب مباشر و غێر مباشر ڕۆژانە خوێندومە. پرسیاری دەیەم ئەڵێ صفەی مشەبەهە لە فعلی سادە چییە؟ پەیوەندی بە نەسەکەەوە نییە بۆی ڕاستەوخۆ جواب بدەمەوە. پرسیاری یانزەیەم ئەڵێ قەسیدەکەی زوهێر بن ئەبی سولما لە ڕووی مەضمونەوە لە ڕووی ناوەڕۆکە سەر بە عەسری جاهلیە بۆ ئەمە ڕۆژانە خوێندوتە هەمووی وڵای ڕاستە. پرسیاری دوانزەیەم ئەمیش بە هەمان شێوە سەر بە قەسیدەی با بڵێن سەربەیەکێک لە قەسیدەکانە کە لە ناو کتێبەکەت خوێندوتە. دێنە سەر پرسیاری سیانزەیەم. پرسیاری سیانزەیەم النمط المهيمن على النص واتا ئەم نەسە کە لەسەرەوە کە قەتعی خارجی و تۆ لێ ترسی ئەڵێ نەمەتەکەی چییە؟ باشە تۆ ڕۆژانە خوێندوتە نەمەتی ئیعازی وەصفی سەردی بورهانی پێداوی لە هەڵبژاردنەکان. باشە و ئەجزانی تۆ لە وزاری کام نەمەتانت بۆ داخلە. باشە ئێستا من زیاتر ئەبێ گومان لە کێوکێ بکەم ئەبێ زیاتر گومان لە بورهانی و ئیعازیەکە بکەم چونکە ئەم دوانە بە دەرەجەیەک بۆم داخلە. ئەو کاتریش داخلن بەڵام بە لاوەکی داخلە بەڵام ئەم دوانە بە دەرەجەیەک داخلە. باشە من چۆن وڵامی ئەم پرسیارە بدەم و نەسەکەش خارجیە. ئەگەڕێیتەوە بۆچی؟ ئەگەڕێیتەوە بۆ ئەوەی کە خوێندوتە نیشانەکانی هەرێک لەم نەمەتانە بێ لە مێشکت بێ. ئەڵێ مامۆستا ئەگەر وەصفی زۆر کردبوو لە ناو شعرەکە ئەوە نەمەتەکە نەمەتێکی وەصفیە. ئەگەر بۆ نمونە بەڵگەی زۆر هێنابووە یا بۆ ئەدەواتی شەرتی تیابوو بۆ نمونە ئەدەواتی تعارضی تیابوو ها کۆمەڵە مەرجمانەیە بۆ بورهانی ئەگەر ئەوانەی تیابێ ئەڵێ بورهانیە. یە سەردی نییە چونکە سەردی لە شعرانیمانە بیری لێ مەکەرەوە. باشە ئەڵێ دەیکەواتە ڕەنگە ئیعازی بێت چۆن بزانمی ئازی ئەڵێ ئەگەر شعرەکە فعلی ئەمری زۆر تیابوو فعلی ئەمر یا نەهی یا استفهام یا نیدا ئەم چوارەی زۆر تیابوو ئەوە نەمەتەکەمانی ئازیە. ئێ با بگەڕێنەوە شعرەکە بزانم چییە. گریمان تۆ لە شعرەکە تێناگەی بەڵام هیچ نەبێ ئێستا زانی فعل ئەمرەکان چییە. سێری دێڕی یەکەم کە ئەڵێ فتەعەلەموا واتە فێر ببن ئەمە فعلی ئەمرە ئەمە نیشانەیەک لە نەمەتەکانی ئازی. ئستەمیدوا یەکێکە فعلێکی ئەمرە یەکێکە لە نیشانەکانی نەمەتی ئازی. ابنوا ئەمیش بە هەمان شێوە وەزینوا وەمشوا هەتا کۆتاییەکەی ئەگەر ملاحەزە بکەیت تێبینی بکەیت ئەمە هەمووی بە فعل ئەمر دەست پێکا شعرەکان بۆیە تۆ ئەمە خوێندوتە ڕۆژانە نەسەکە نابێتە نەسەکە با خارجی بێ بەڵام پرسیارەکە داخلی کتێبەکەی خۆتە خوێندوتە لە شعریترە بەڵام لەسەرم شعرە پرسیارەکەی لێ کوردی بۆیە هەمان وڵامە بۆیە لە وڵام ئاڵێنە من نەمەتەکەی ئازیە. ملاحەزە بکە تێبینی بکە هەرچیمان حەل کرد مەرج نییە پەیوەندی بە نەسەکە بە مەرج نییە هەموو پرسیارەکەم پەیوەندی بە نەسەکەەوە بێ و هەر پرسیارێکیش پەیوەندی بە نەسەکەەوە بوو مەرج نییە خارجی بێ. دێنە سەر پرسیاری چواردەیەم باسی ئیلیا بوماضیە کا پەیوەندی بە شعرەکەەوە نییە بۆیە ڕۆم جواب بدەمەوە. پرسیاری پانزەیەم ئەڵێ كانت عاصمة الدولة الأموية باسی پایتەختی وڵات دەوڵەی با بڵێن وڵاتی ئەمەویەکە دەوڵەی ئەمەویەکە ئەمە ئەدەبە و خۆم خوێندومە و پێویست ناکات بگەڕێمە بۆ نەسەکە. پرسیاری شانزەیەم بابەتی ئیستثناءە پێویست ناکات بگەڕێمە بۆ نەسەکە. پرسیاری حەفدەیەم ئەڵێ ئەو شاعرەی کە ئەسیر بوو بەدەستی ڕۆمەکان ئەبوو فیراسە پێویست ناکات بگەڕێمە بۆ نەسەکە. ئەڕۆینە سەر پرسیاری هەژدەیەم. پرسیاری هەژدەیەمیش باسی تەعەجوبەکە و تەعەجوبیش هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە. باشە ئەمە خۆم خوێندومە و بابەتی قەواعدە و پێویست ناکات بگەڕێمە بۆ نەسەکە. ئەمە پەیوەندی بە نەسەکەەوە نییە کەواتە نەسی خارجیش پەیوەندی بەم پرسیارەشەوە نەبوو. شاعرێکە ئەخلەسە بحوبی ئەفرا ئەمیش بامان شێوە هیچ پەیوەندی بە نەسەکەەوە نییە. بەڵام بابینە سەر پرسیاری 21. پرسیاری 21 نەسەکە لەسەر نەسەکەیە پرسیارەکە و پرسیارەکەش خارجیە بەڵام سەیکە
بەڵام با خارجی بێ بەڵام زۆر ئاسانە. سیرێرەکە پرسیارەکەڵێکی ئەڵێ الشاعر في هذه القصيدة ئەڵێ شاعر لەم قەسیدەیە کاتێک گوتی لەم قەسیدەیە ئەوە بزانە مەبەستی قەسیدە خارجیەکەیە. ئەڵێ الشاعر في هذه القصيدة يقدم إلى الناس ئەڵێ شاعر لەم قەسیدەیە چی پێشکەشی خەڵکەکە چی پێشکەشی خەڵکەکە. دێم هەڵبژاردنەکانە خوێنمەوە. هەڵبژاردنی یەکەم ئەڵێ المتعة الفنية واتە چێژی هوەری. چێژی هوەری کابرا شعری وتووە خۆ باسی تۆپێنت بۆ ناکە چۆنەوە هەڵەبژێری هەستن هەر نابێ هەڵیبژێری پاشە باسی متعەی فەنیەکە واتە چێژی هوەری خۆ وەرزش ناکە لە بەرامبەرت بۆ ئەمە وڵامی هەڵەیە ئەنجاڵێت تەجریبە ذاتیە تەجروبە ذاتیە واتە شاعر لێرە باسی تەجروبەیەکی ذاتی خۆیەکە واتە ئەزمموی خۆی باسەکە بۆ تۆ نا سیکە بەس لە دێڕی یەکەم تێبگەی ئەزانی کامە وەڵام ڕاستە بەس لە دێڕی یەکەم تێبگەی ئەو ناڵێ في القەسیدە قەسیدەکە هەش دێر نییە تۆ بەس لە دێڕی یەکەم تێبگە ئەزانی کامە وەڵام ڕاستە. دێڕی یەکەم چی بوو دێڕی یەکەمیش تێنەگەی بە تەواوەتی هەر باش هەر کێشە نییە دێڕی یەکەم خوێندمانە یەکەم جار ئەوەیە با بڕێنە سەری بۆی بیرمان نەچێت ئەڵێ مامۆستا باسی علمی کرد و باسی زانست و باسی خۆشی کرد کەواتە ئەو نە ئەزانم ئەم دێڕە باسی گرنگی زانستەکە باسی گرنگی زانستەکە و ئەم پرسیاری 21 ئەڵێ ئەم شعرە چی پێشکەشی خەڵکەکە یەکسەر ئایا سی هەڵبژاردننی وڵامی ڕاست چییە نەسائح والئرشادات نەسائح ئێوشەی نەسائح ئێمە لە کوردی شار ئەڵێ نەسیحەت باشە عنی وشەگە وشەیەکی عەرەبیە بەڵام ئێمە لە کوردی شە بەکارێنین ئەڵێ شاعر نەسیحەتی خەڵکەکە یەکسەر تۆمە لای خۆت دەبێ عاقڵ بی بۆ خۆت لەو کاتە ئەڵێ ئەم شعرە مادام باسی زانستەکە و باسی خۆشیەکە و لە هەنێ دێڕە بینیمە باسی هێزەکە حتمما ئەم شعرە شاعر نەموتعەی فەنی ئەداتە خەڵک و نە باسی تەجروبەی ذاتی خۆیەکە نا حتمما ئەمە نەسیحەتی خەڵکەکە بۆی ئەڵێ وڵامی ڕاست النصائح والإرشادات ئەڕۆینە سەر پرسیاری 22 ئەڵێ المشبه في البيت الأول کەواتە ئەم پرسیارەش پەیوەندی بە نەسە خارجەکەەوە هەیە ئەڵێ مشبه لە بەیتی یەکەمە کامەیە باوکەکەی باوکم پرسیارەکە باسی مشبهەکە مشبهیش بێگومان یەکێکە لە بابەتەکانی بەلاغا کە تەشبیهە ئەبێت تۆ ڕۆژانە خۆت ئامادە کرد بێ بزانی کە تەشبیه چییە تەشبیه واتە لە یەکچواندن واتە من شتێک بە شتێکی تر بشوبهێنم یەکەم شت پێوتری مشبه ئەمیش بە جوانی دەستنیشانی کردووە ئەڵێ لە دێڕی یەکەم ئەڵێ لە دێڕی یەکەم منیش ئەگەڕێمە بۆ دێڕی یەکەم ئەمە دێڕی یەکەمە ئەمە دێڕی یەکەمە دێم ئەڵێ چی ئەڵێ العلم مفتاح علم مفتاحەکە تێگەیشتم سەرەتا کاتێک خوێندمەوە علم واتە زانست مفتاحش واتە کلیل واتە العلم مفتاح واتە زانست کلیلە واتە لێرە مفتاح العلا طبعا ئەمە بە تەواوەتی وایە خۆی بەڵام من بۆیە ئەوەندەی ئەخوێنمەوە چونکە من هەرکوتم خۆمە هێنمە ئاستی تۆوەکو تەڵەبە چۆن تعامل بکەم لەگەڵ ئەم نەسا بۆیە لێرە سیکە یەکسەر ئەڵێ مامۆستا ڕستەی تەشبیهە لێرە حتمما ئەمە مشبهە ئەمە چییە ئەمە مشبه بهیە هەڵبژاردنەکان کە یەکسەر وشەی چی داوە العلمی داوە المفتاحی داوە بابا السعادة تۆ ئەزانی کە هەڵبژاردنەکان ئەزانی کە ڕستەی تەشبیه لە نێوان ئەم دوانەیە العلم مفتاح یەکسەر ئەزانی یەکەم وشەپی وترێ مشبه ئەم پرسیارە ڕاستە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە بەڵام ئەم پرسیارە تەنها وەکو نمونە لە نەسەکە هەیە ئەگینا تۆ ڕۆژانە ئەبێ بابەتی تەشبیهت خوێندوێ بە جوانی لێ تێگەشتیت و بزانین لەناو ڕستە دەستنیشانی بکەیت پرسیاری 23 پەیوەندی بە نەسەکەەوە نییە باسی ئیسم تەفضیلەکە پرسیاری 24 باسی هجرەتی ڕەسوولی خۆی گەورەکە کە ئەمە لە قەسیدەی بانەت سوعادن هەیە و پەیوەندی بە نەسەکەەوە نییە پرسیاری 25 باسی ئەڵێ کام لەم قەسیدانە حکمەیە خۆت خوێندوتەوە ڕۆژانە هی ناو کتێبەکەیە ئەمجا پرسیاری 26 ئەڵێ لە تایبەتمەندەکانی مەذهەبی ڕۆمانسی طبعاەوە خوێندوتەوە بێ خۆت بیزانی پرسیاری 27 بە هەمان شەوش پەیوەندی بە نەسەکەەوە نییە داوای ئەدەواتی ڕەبتەکە پرسیاری 28 باسی مەفعول لێژلیەکە و پێناسەکەی داوا کردووە پرسیاری 29 باسی ئیستثنایە کە پەیوەندی بە نەسەکەەوە نییە پرسیاری 30 بە هەمان شێوە پرسیارێکی قەواعدە و باسی سیغەی مبالغەکە پەیوەندی بە نەسەوە نییە پرسیاری 31 باسی یەکێک لە بابەتەکانی ئیملاکە پەیوەندی بە نەسەکەەوە نییە پرسیاری 32 بە هەمان شێوە داوای عنوانی ئەم نەساکە کە خۆت خوێندوتە ئەم دێڕە یەکێکە لە دێڕەکانی ناو کتێبەکە خۆت خوێندوتە پرسیاری 33 ئەڵێ کەلیمەت قادرین الواردة في البيت الأخير ئەم پرسیارە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە ئێستا بەڵام خارجی نییە چۆن ئەڵێ لە دێڕی کۆتایی في البيت الأخير کاتی ئەڵێ في البيت الأخير واتە دێڕی کۆتایی
ئەڵێ وشەی قادرین کام لەم هەڵبژاردنانەیە ئێتۆ هەڵبژاردنانە هەمووی خوێندووە يعني ئەزانی سیفێ مشەبەه چییە ئەزانی سیغە مبالغە چییە ئەزانی اسم فاعل چییە ئەزانی اسم مەفعول چییە ئێستا ئەزانی کە قادر حقت بە یا ئونونەکەی کۆتاییوە نییە قادر واتە اسم فاعل قادر فاعل باشە کەواتە وڵامی ڕاست اسم فاعلە با پەیوەندی بە نەسەکەەوە هەبێ ئەم دیێڕە بەڵام وەڵامەکەی خارجی نییە ناو کتێبەکەی خۆتە دێن بۆ پرسیاری 34 پرسیاری 34ش بە هەمان شێوەی پرسیارێک کە پێشەمە خوێنمان ئەم پرسیارش بە هەمان شێوە تایبەتە بە نەسەکە و خارجیشە ئێستا ئەم پرسیارە خارجیە باشە ئەم پرسیارە چییە خارجیە ئێستا لەم پرسیارە خارجیە چۆن تەعاملی لەگەڵا بکەم دێم بەلاوە پرسیارەکە خوێنمەڵێ حەسەب ڕەئی شاعر يعني بەپێی ڕەئی شاعر بەپێی بۆچوونی شاعر لە بەیتی دووەمە في البيت الثاني کاتێک لە بەیتی دووەم یەکسەر بگەڕێرەوە بۆ سەر بەیتی دووەم یەکسەر بڕۆ بەیتی دووەم بخوێنەرەوە ئەڵێ مصدر قوة الإنسان يكمن فيه قوة الإنسان لە چیایە لە ئەلغینایە ئەلغینا واتە دەوڵەمەندیە نەخێ باش چکە لەناو شعرەکە باسی نەکردووە لەناو شعرەکە نەیوتووە ئەلغینا یعنی تۆ بگەڕێرەوە بۆ چی بگەڕێرەوە بۆ دێڕی دووەم ئەمە دێڕی دووەم باشە لە دێڕی دووەم باسی غینامان هەر نییە باسی دەوڵەمەندیمان نییە تو ئەم نەسەد خوێندۆتۆ پێشتر باشە تو ئەم نەسەد پێشتر خوێندۆتۆ ئەم پرسیاری 34 تۆ ئەم نەسەد پێشتر خوێندۆتۆ ئەزانیم باسی دەوڵەمەندی ناکە هیچ نەبێ وشەی غینامان نییە لەناو هەڵبژاردنەکان هەڵبژاردننی سی المال والجاه مال يعني سەرۆت و سامان هەر فەرقی نییە وەکو وشەی غیناگەیە باشە دەوڵەمەندیەکە ئەو شانەشمان نییە ناو شعرەکە الحەسەبی والنەسەب ئایا قووەتی ئینسان لەوایە نییە ئەو پرسیارەشمان نییە ناو هەڵبژاردنەکان بەڵام لێرە عەقڵی خۆت ئەڵێ چی عەقڵی خۆت ئەڵێ مامۆستا حتممە نەبێ علم بێت چونکە ئەم من دێڕی یەکەمی شعرەکەم خوێندێتەوە کە ئەم شعرە باسی گرنگی زانستەکە ئەی حتمما وڵامی ڕاست زانستەکەیە با نەسەکە خارجی بێ با پرسیارەکەش خارجی بێ بەڵام ئەگەر عەقڵ بەکاربێنم بە جوانی وڵامە دۆزمەوە پرسیاری 35 ئەمە یەکێکی ترە لە پرسیارەکانی ناو کتێبەکە ئەم پرسیاری 36 باسی ساڵی لەدایکبوونی طرف بن عەبدەکە پرسیاری 37 بابەتێکی ئیملایە پرسیاری 38 باسی دێڕی ئەم پرسیاری 38ش پەیوەندی بە نەسەکەەوە هەیە ئەڵێ چی ئەڵێ سەرجەم نیوە دێڕی یەکەمی ئەم هەموو شعرە هەش دێڕ شعرت هەیە ئەڵێ سەرجەم نیوە دێڕە یەکەمینەکانی هەمووی جملەی ئینشائیە هەمووی جملەی ئینشائیە ئەڵێ چ جۆرێکە لە جۆرەکان جملە ئینشایی ئەمە تۆ ڕۆژانە خوێندوتە کە جملە ئینشایی چییە ئەڵێ مامۆستا جملەی ئینشایی واتە ئەمر نەهی استفهام نیدا تعجب و کۆمەڵێ تریشتەیە ئێستا دێم سەیری ئەمانە ئاکەم ئەمرمانەیە نەهیمانەیە نیدامانەیە استفهاممانەیە لەناو هەڵبژاردنەکان باشە ئەمیش پرسیارەکە لێکی پرسیارەکە لێ بگەڕێرەوە بە قەسیدەکە سەیری سەرەتایی یەک بە یەک لە دێڕەکان بکە بزانم کام لەمانەیە باش با بێم بگەڕێنەوە سەرەتا سەیری یەک بە یەکیان بکە سەیری هەر هەمووی بکە ئایا نیدا هاتووە نیدا بانکردن دیارە ئامرازی بانکردن دێ ئەڵێ نەخێر کەواتە وڵامە هەڵەیە ئایا استفهامی تایە استفهام واتە پرسیارکردن هیچ پرسیارێک نەکراوە لێرە کەواتە وڵامەش هەڵەیە کەواتە یان ئەمرە یان نەهیە دەی بیرەکەیت ئەڵێ ئایا بزان نەهی تایە نەهی کامەیە نەهی بەلا دەست پێەکە زایدن فعلێکی مضارعی مەجزوم بگەڕێ بزان هەر لای تایە لە سەرەتاوە نەوەڵا لایشی تیانە کەواتە ئەمە فعلی ئەمرە کەواتە وڵامی ڕاستمان فعلی ئەمرە ئەمە خۆت خوێندوتە ڕۆژانە با پەیوەندی بە نەسەکەەوە هەبێ بەڵام نمونونەکە هی ناو کتێبەکە هین زانیارەکەی ناو کتێبەکەیە پرسیاری 39 بە هەمان شێوە سەر بە کتێبەکەیە پرسیاری 40 بە هەمان شێوە باسی معروف ڕسافیەکە پرسیاری 41ش ئەم پرسیاری 41 سەر بە قەسیدەکەیە ئەڵێ ما مەضات کەلیمەت السەعادە ئەڵێ وشەی سەعادە لە قەسیدەکە هاتووە لە بەیتی یەکەم في البيت الأول وشەی سەعادە ئاسانە پێشتر خوێندوتە سەعادە واتە خۆشی ئەڵێ دژەکەی چییە دژەکەی چییە دژەکەی چوار هەڵبژاردننی پێداوی بەڵام هەر چوار هەڵبژاردنەکە لە کتێبەکە تا هەیە بە تایبەتی ئەم سیانەیانە وشەی الفرح الحزن التفاؤل بۆیە وڵامی ڕاست الحزنە واتە ناڕەحەتی و ناخۆشی و غەم پرسیاری 42 بابەتێکی ئیملایە ڕاستە پەیوەندی بە نەسەکەەوە هەیە ئەم پرسیارش بەڵام بابەتەکە ئیملایە ئەڵێ بۆچی یەبقا حرف علەکەی سڕاوەتەوە ئەوە لە بابەتی حذف حرف علەمان هەیە لە کۆتایی فعل مضارع لە یەکێک لە وحدەکان خوێندوتە پرسیاری 43 بە هەمان شێوەڵێ ما معنى كلمة حوض في البيت الثالث
ئەڵێ لە بەیتی سێمە وشەی حەوض یعنی چی؟ وشەی حەوض یعنی چی؟ باش نەسەکە خارجیە بەڵام وشەکە خارجی نییە. وشەکە لە ناو یەکێک لە شعرەکانی کتێبەکەمان ڕۆژانە خوێندومانە. وشەی حەوض واتە الأرض ئەو قطعة من الأرض واتە پارچەیەک لە زەوی یاخود زەوی. ئەمە لە ناو کتێبەکان لە وشەمانای ناو کتێبەکە هەیە با نەسەکە خارجی بێ بەڵام وشەکە لە ناو وشەمانای ناو کتێبەکانە هەیە و لەم شعرەش بەکار هاتووە بۆیە پرسیارەکە. معنای ئەوە نییە ئێستا تۆ بۆ نمونە نەسەکە خارجی بێ ئیتر وا بزانی تۆش وشەی حەوض نازانی یعنی چی. نا باو نەسەکە خارجی بەڵام وشەی حەوض من خوێندومە ڕۆژانە لە کتێبەکە ئەزانم واتای چییە. پرسیاری 44 باسی ئەدەبی واقعیەکە. پرسیاری 45 ئەمە تەواو سەر بە پەیوەندی بە نەسەکەەوە نییە و پرسیاری 45 پەیوەندی بە نەسەکەەوە نییە. پرسیاری 46 بە هەمان شێوە. پرسیاری 47 بە هەمان شێوە. پرسیاری 48 باسی گرنگترین شاعرەکانی عەسری عەباسی سێمەکە پەیوەندی بە نەسەکەەوە نییە. پرسیاری 49 باسی یەکێک لەو شاعرانەی غەزەلەکە و باسی غەزەلەکە وا خوێندوتە لە قەسیدە غەزەلێکی کە لە کتێبەکە هەمانە. و پرسیاری پەنجەم و کۆتاییش کە کۆتا پرسیار بوو لە پرسیاری تەمهیدیەکە پرسیار ئەکان لە ناو ئەم دێڕە شعرها چ بابەتێکی بەلاغەمانەیە. طبعاً مقابلەمانەیە لێرە ئەمیش هیچ پەیوەندی بە نەسە خارجیەکەی سەرەوە نییە. کەواتە بە شیکارکردنی ئەم پرسیارە ئێستا من فێری ئەوە بووم کە مەرج نییە ئەو 50 پرسیارە یا ئەو 40 پرسیارەی کە لە وزاری دێتەوە هەمووی پەیوەندی بە نەسەکەەوە هەیە و هەروەها فێری ئەوەش بووم کە هەر پرسیارێک پەیوەندی بە نەسەکەشەوە هەبوو مەرج نییە خارجی بێ. ئێمە تەنها دوو پرسیاری خارجی تیا بوو بۆ معلوماتتان بەڵام مانای وشەکانی لە کتێبەکەمانە هەر هەبوو. ڕاستە پرسیارەکەی خارجیە بەڵام نمونونەکان لە کتێبەکە هەیە کەواتە ئاسانکاریمان بۆ ئەکا بۆی بگەینە وەڵام. ئەمە کۆتایی ڤیددیۆی ئەمڕۆمە. هیوادارم سووتان لێ بینی بێ. هیوادارم لای خۆتان ئەم ڤیددیۆیە بنێرن بۆ زۆربەی هەرە زۆری فێرخوازان بە تایبەتی ئەوانەی کە کێشیانەیە لە بابەتی نەسی خارجی. بۆیە ئینشاءڵڵا تا ڤیددیۆیەکی تر تا شەرحکردنی بابەتێکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.